ئەمانە هەمووی وەکو گەلە کۆمەچەیە کۆبوو بوونەوە بۆ ئەوەی کە لەو ڕۆژەیە لەو برابەڕەزانەی خۆمان بدرێ و لە ناوچەکە هەمووی بدرێ. پێش ئەوی لەوان بدرێ بە 6 سەعات مخابراتی ئەمریکی وا دیارە لەگەڵ هەندێکی نەروێجینەک هەمووی محاولەی فڕاندنێکی منیان کردبوو، بەرنامەیان کێشا بوو. 6 سەعات پێش لێدانی ئەو برایانە هاتنە ژوورە و دەرگایان شکان، هەموو جلوبەرجیان مەدەنی بوو، کەس قسەی نەئەکرد، تەنها یەکێکیان دوایی بینیوە ناسی کە مەسئولی مەلەفەکەی من بوو لە مخابرات تۆمەتبارکردنەکانم زۆر جار هەمووی ئەوەی کرد، بەڵام ئیتر دیار بوو الحەمدوللا نەیانتوانی بگەنە نەتیجە. ئەوان کە هاتنە سەر ماڵە و دەرگاکەیان شکان و هاتن، ماڵ و ناڵم هەمووی لێرە بوون، خەسووم لێرە بوو و قەڵەباڵغیکیش هەبوو، هەرێکەش مۆبایلی خۆی دەستدایە و ئیتیصال کرا بە هەرێکە بە شوێنێکەوە. من بۆ خۆم یەکەم لاپەڕەکە کردمەوە هی تەلەفۆنات عادەتەن ئەوانەی کە مهمن وەکو ڕۆژنامە و خەستەخانە و محامیەکان و ئەوانە بە خەتی گەورە لە سەروی دەفتەرەکە ئەنووسم. هەرکە یەکەم جار لاپەڕی دەفتەرەکەم هەڵدایەوە کەوتە سەر محامیە هۆڵەندیەکە، خێرا تەلەفۆنم بۆ ئەو کرەوە هێشتا ئەوان لە دەرگایە شەڕەپاڵیانە لەگەڵ سەیدی کوڕم و ئەوانی تر، تاکو ئەوان گەیشتنە سەر تەلەفۆنەکەی من خەبەرەکەم هەرگیاندا کۆپێ، ناوی کۆپێ ڤیکتۆر کۆپێ لە هۆڵەندا، کە ئەوان کەسانێکی نەناس هاتوون قسەش ناکەن، چونکە ئەوەی کە ئەڵم ئەی ناسم لە خوارەوە بوو، ئەو نەهاتە بۆ سەرەوە هێشتا. وتم وا دیارە نیازیان خراپ بێت، چ بمکوژن چ بمفڕێن نیاشتێکی لەو بابەتە، بەس تۆ هەوڵ بدە محامەکەی خۆم ئاگادارکەیتەوە. ئیتر حتمما ئەویش کۆمەڵی اتصالاتی تری کردبوو و هەروەها خەبەرەکە زوو گەیشتە کا خالیدی برام، گەیشتە TV2 لێرە پێوترە TV2 یعنی تەلەڤیزیۆنی ژمارە 2 سەحافە هەموو گەیشتن، هەتا ئەوان گەیشتنێ مەش لەو مرخێش و شەڕەپاڵ و بڕۆ و ناڕۆم و جل لە بەرکەوت تاخیر بە و شەڕەپاڵێکی تریان لەگەڵ کە لە هەموو شوێنەکات 45 دقەی برد نەیانتوانی ڕامکێشن، نەیانتوانی بە شێوەیەک بمبەنە دەرەوە 45 دقە تاخیرم کردن. هەروها لە خوارەوەش تەبعاً زۆریان محاولە کرد، چونکە بەسییانیان قاچیان خست بەسەر دڵ و سنگم، ڕاشیان کێشا بووم بۆەوەی هەرچۆنێک بێ بمخەنە زاویەکە و سەریان نابووم بە زۆپایەکی کارەباییەوە کە مەمەڕەکە گەرمەکە. هەرچەند محاولەی لابردنیشمە کرد بۆ ئەوی مەجبورم کەن تەسلیم ببم لەوەی کە دەستمیان بدەمێ بۆ کەلەپچەکردن. ئیتر بە هەر حاڵ 45 دقەی خایان هەندێک لەو ڕاکێشانە لە لەقتەی ئەخیریا تەلەڤیزیۆن فریا کەوت و لە سەروی پەنجەرەیەکەوە گرتبووی، ئەوەش زوو ئیحراجی کردن بە فەزڵی خوای گەورە، چونکە ئەوانی تر دوایی مەجبور بوون 8 سیارەی تر دوایەوە پۆلیسی ڕسمی هاتن و ئیتر ئیشەکە لە دەستیان دەرچوو بە فەزڵی خوای گەورە. هەرچەنە دوایی هەر لە شوێنێکی ترۆ لە ماڵە لە جێگایەکە و بردیان و ڕەوزەی مناڵان بوو، منیشم کا خالیدی براشم سیارەیەکیان ئامادە کردبوو جامڕەش لەبەر کەنیسەیەکە کە دراوسێ بە لەو دیوە، یعنی ماڵ گەڕەچێک لەو دی منەوەیە. ئیتر خستیانی نەوێەوە مەجبور بوون بمان بم بۆ پۆلیس، چونکە ئیتر هەموو گەڕەکەکە هەمووی زانی و سەحافە زانی و خەڵک هەمووی هاتنە سەر و هەر لە ناو مەمەڕەکەی خۆشمانە دراوسەیەکی مەغریبیمان زۆر محتەرەمانە ژن و پیاوی هەموو هاتن و قسان زۆر بە پۆلیسەکان و تو ئاویان بۆ من هێنا و هەر لەو کات و وەزعەیە کە هەبووم ترزانیان کە ئیشەکان فەشەلی پێ هاتووە، دوای گەڕانەوە سەر ئەوەی کە بڵێن بەڵێ ئێمە تۆمان بان کردووە بۆ شتێکی قانونی و ئەمانە. ئیتر خۆشم دوایی لە دادگا وتم ئەمە لە هەموو وڵاتی ئەوروپایی پۆلیس کە ئەچەیە چێگەگرێ ئەو کەسە دەموچاوی خۆی ئەگرێ بۆی خەڵک نەیبینن، بەڵام لەم حادیسەی منە پۆلیسەکان دەموچاوی خۆیان گرتبوو، چونکە من سەربەرزتر بووم، من ئازادتر بووم، ئازاتریش بووم لەوان و بە فەزڵی خوای گەورە من جەریئتر بووم لەوەی کە ڕوبەڕووی مجتەمەعی نەروێجی هەموو شتێک ئاوا بەرەو ڕوویان بوەستنەوە. ئەوان بە دزیەوە هاتبوون، ئەوان وەکو ئوسلوبی حیزبی بەعس و مخابراتی وڵاتانی شەرقی لە نیوەشەوە هەڵیان کوتابوو دەرگاکەشان شکان و هاتبوونە ژوورە.
وأوان تكبيري وأوان كردو لشوينك وبنبانا درون رقاشيان نأدوزي ونا نزاني چون چونکە بەتەواوی شارەزای مەمەڕەکانی نەبوو شوێنەکانی نەبوو سێ چوار جار چونکە دووسێ دەرگای مەخزن و گەراج و ئەوانە هەمووی لەسەر مەمەڕەکان پێشەش دەرگای لەسەرە نانەزانی کامیان بکەنەوە بە کوایە بڕۆن نەشیان نتوانی بیشکێنن چونکە مافی ئەوانە شیان نییە نەشیان نەزانی ئەنجا چۆن بڕۆنە دەرەوە لەبەر دەرگا ڕئیسیەکەوە نەبێ کە هەموو سەحافەی لێوەستا و خەڵک هەمووی قەڵەباڵغێکی زۆری لێ دروست بووە بەهەرحاڵ منیان بڕ بۆ زیندان و دوایی زانیم لە تەلەڤیزیۆنی CNN کە لە زیندانەکەیە هەبوو لە ڕسمەکانە کاک نازم ئەمتیابی نییە و مامۆستا نازم کە بەدیار مەیتەکانەوە بوون و قەڵەباڵغی بوو لیاندرا بوو ئیتر CNN باسی کرد کە شەڕەکە بەوە دەستی پێکردو کە ئەو ساڕوخانە لە بەحری ئەحمەرەوە نراوە بەو ناوچانەوە کە ئەنساری لێ بوو